دوو مانگ زیاترە گەورەترین و گرنگترین شادەماری داهات وشک کراوە. زیاتر لە 80% هێرەمی کوردستان لە فرۆشتنی نەوت دابین دەکرا، بەڵام ئێستا گەنجینەکانی کوردستان خاڵین لە داهاتی نەوت. دەستپێکردنەوەی ناردەی نەوت بۆتە مەتەڵێکی هەڵناهاتوو. حکوومەت هێرەمی کوردستانیش داوا لە حکوومەتی فیدراڵی دەکات تا پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە پشتی کوردستان خەرج بکرێت. بێگومان ئەمە بابەتێکی دەستوریە، ینی پەیوەست نییە بە سیاسەتێک یان پەیوەست بێ بە سیاسەتی حزبێک لە حیزبەکان یان هەڵوێستی پێکاتەیەک لە پێکاتە سەرەکیەکانی ناو عێراقە. ئێمە بەردەوام داوامان کردەوەکەوە بە هەمان شێوە ئەو ڕێژەیە کە دانراوە خەرج بکرێت تاکو و قانونی موازنە پەسەند دەکرێت، بەڵام تاکو ئێستا ئەم بابەتە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ کراوە بەداخەوە. چاوەڕێیەکەین تا موازنە جێبەجێ بکرێت یان مساعدە بکرێت لە پەرلەمان و ئەو پرینسیپانەی کە اتفاقمان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی کە جێگیر بکرێت لەو قانونە و ئیستحقاقات و واجباتی هەرێمی کوردستانیش دیار بێ. پرۆژە یاسای بودجەی فیدراڵی هێشتا لە پەرلەمانە و پەسەند نەکراوە، بەڵام حکوومەتی عێراق لە 2 مانگی ڕابردوودا تەنها 1.2 تریلیۆن دیناری بۆ هەرێمی کوردستان ناردووە و کاتی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەش نادیارە. سیاسی بڕێوێت بن و بودجە بخۆ تشتێکی سیاسیە، چونکە بودجە دەربڕینەش یان تەرجمەیە بۆ بەرنامێ سیاسی حکومەتا تێتن سڵ حکومەتی نیت کەتن بجە بخۆ بودجە بخۆ تشتێکی سیاسیە، بەس دەست تێنە تێدا چونکە بەرژەوەندیە تەسکت هەین گەلک جارە ئەون یعنی مشکلە پەیدا دەکەنێت ناو بودجەدا. سەرەڕای ڕێککەوتن و نزیکبوونەوەی هەولێر و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵام گۆڕانکاریەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق خەریکە ڕیسەکە دەکاتەوە بەخووری. دوای ڕێککەوتنی هەردوو حکوومەت هێرەمی کوردستان و عێراق چاوەکان لەسەرەوە بوون بودجە لە پەرلەمان بە ئاسانی تێبپەڕێنرێت، بەڵام کە هاتە سەرپشتی هێرەمی کوردستان دەستیان مرد بۆ مافە دەستوریەکان و پابەندی ڕێککەوتنەکە نەبوون. ئەماش بەڕای شارەزایان بەهۆی بەرژەوەندی تەسکی هەندێک لایەن ئەم بربەستانە دروست دەکرێن و دیاریش نییە بربەستەکان کەی لا دەبرێن. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.